کۆمەڵی دادگەری بەرئەنجامی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان پەسەند ناکات و ناچێتە نێو پەرلەمانێکەوە کە پێی وایە نیشانەی پرسیاری لەسەرە و بە ساختە بەرهەم هاتووە. کۆمەڵ لە بەرامبەر چۆڵکردنی پەرلەمان هەروەک ڕابردووی لە نێو خەڵک و ناڕەزاتیەکاندا دەمێنێتەوە و بەپێی توانە خزمەتیان دەکات. ئێمە لە دەرەوەی پەرلەمانە دەرەوەی حکوومەت ئێمە کاری زۆر و فرەڕەهەندمان هەن، کاری پەروەردەییمان هەیە، کاری فیکریمان هەیە، کاری کۆمەڵایەتیمان هەیە، کاری خێرخوازیمان هەیە، هەروە کاری سیاسیمان هەیە و حیزبین ڕێخستنمان هەن و پەیوەندی سیاسیمان هەن. بەڵام ئەو پەرلەمانەکە وەکو گوتمان نیشانی پرسیاری زۆری کەوتوتە سەر و بە دڵنیاییشەوە ئەو قسەیە دەکەین بە شایستی خۆمانی نازان کەیدا بەشدار بین. کۆمەڵ بۆ 4 ساڵی ئایندە لە دەرەوەی پەرلەمان ئۆپۆزیسیۆنێکی کارا دەبێت، بەرەی شەقام و دژی گەندەڵی و نادادی و سیاسەتی حیزبە دەسەڵاتدارەکان دەبێت، لە پاڵکاری پەروەردەیی و ئاینی لە دەرەوەی پەرلەمان سیاسەت دەکات. ئێمە کە لە پەرلەمانی شابووین لە خولەکانی ڕابردووە هەر ئەو حیزبێکی ئۆپۆزیسیۆن بووین و بەڕاستی ڕخنی جدیمان لەم دەسەڵاتە بووە و ئەم بابەتە لە دەروی پەرلەمانیش بین ئێمە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی خۆمان لە جاران باشتر جێڕین و بەڕاستی ئەگەر لە پەرلەمانە پەرلەمانتارەکانیشمان بە سیستمی زۆرین و کەمینە گوێیان لێ نەگیرابێ پرۆژە یاساکانیان بەهای پێ نەدرابێ و سەرۆکی حکوومەت و جێگرەکانی کە چەندین جار پەرلەمانتارەکان ئێمە داوای موسائلەیان کردوون ئەوان پشتگویان خستووە ئیشیان لەسەر نەکردووە لەبەرەوەی خۆیان زۆری نەبوون. ئێمە بەڕاستی لەسەر هەر پرۆسەیەکی پەرلەمانی کە دێتە پێشەوە قسەی خۆمان لەناو خەڵکاکەین لەسەر شەقام بکەین و ڕێگە نادەین ئەمانە هەر چۆنێک بیانەوێ حکومڕانی بکەن کەس بربەسیان بۆ دروست نەکات، چۆنیان بێ دەستور بۆ شوی خۆیان بیانەوێ داینێن و ئاگاداری ینی ئەوە بەنەزەر وەرنەگرن کە ئەم میلەتەی ئێمە چی ئەوێ و ئاگایان لە بەهاو ڕۆشتەکانی میلەت نەبێ. ئێمە بۆ هەموو ئەو بابەتانەوە بۆ هەر بابەتێک کە پێیوەستە بە ژیانی خەڵکەوە لە هەرێمی کوردستانە قسەی خۆمانە بێ و لە جاران چالاکتر و بوێرتر بەڕاستی دێنە پێشەوە و قسەی خۆمانەکەین. کۆمەڵی دادگەری کوردستان جێگەی چاڕوانی خەڵک و دەنگدەران بووە و بەوە ناسراوەتەوە هەمیشە و لە هەموو کاتێکدا خاوەنی هەڵوێستی ئازانەی خۆی بووە و ڕێگەی نەداوە کەس بۆی بیر بکاتەوە بڕیاری بۆ بدات. لە ئێستاشا دەیەوێت 4 ساڵی ئایندە بە پشتیوانی خودا و لە دژی گەندەڵی و نادادی لە سەنگەر و بەرەی خەڵکدا بمێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.